برا من ششحب سارة لو قركي لا كرتيمة باش شو ملاي قرتشي خص خانة ولاده باشا برا أوش مارا كرة ما أو هاتي رمسي مارا بمطيرة كرتي أري باشا. والله برا من دالان تا چند دڵیان خۆشە کە دێن والله دريان زور خوش إن شاء الله هم سارة أو يا دي أكرتوا هەموو سارێ لەو يا گەڕەکی إيش کرایتەوە أري والله خسارة زاوا هبولت كجوز نداني ميوج نداني بارا نداني استاجبت تسكولات ئێستا كريمة چکلاتە أري والله پێشا استاجبت چوتیانە دانێ پێشان لە چانەدانێ جویزیانەدانێ مێژیانەدانێ پارەیانەدانێ دڵخۆشکار بوون یعنی ونیە برا ئێستاش لە خوای بە زیادی بی پارە زۆرە و چکلا زۆرن و کەس شتیوە نەما لات کو جویزەوە نەماینە عادەتەن کە دێن چ ئەڵێن منداڵەکان دێن چ ئەڵێن والله شەوێ شەو بەراتێ خوا و ئیمانێ داهاتێ هەندە شێرن قەبی خوا کوڕەکی سەر بەزێ بدەت قەتی وەڵامی گوچێنەوە ئەم گوچیان پێڵێ الله مەشەی ڕەبی حمد رێژی بن سەرکەوتوو بن خوا هەموو سارە ئەو یادێ بکەنەوە